دلم نەهات بەڕاستی تاکو ئێستا ئەو کارتۆنەی لێکەم و هێلانەکەی تێکدەم ئەو ماوەی 2 ساڵە ئەو کۆختە لێرەیە ئەو کارتۆنێک کە تێدا ئەوە پانکەی ناو سیارەیە دلم نەهات بەڕاستی تاکو ئێستا ئەو کارتۆنەی لێکەم و هێلانەکەی تێکدەم چکە لەبەرەوەی کوختی مۆبارەکە بەڕاستی باڵندەیە کە پێویستە هەمووان بیپارێزنەوە باڵندەیە ناکرێتن یانێت و کە شتێکی لەلایەن خوای دروستکرابێتن ئەمە دەستکاری بکەین ئازاری بدەین ئەمە دروستکراوی خوای گەورەی ئەمەش بە پیرۆزمان زانیوەش ماوەی 2 ساڵیشە ئەوە ئەلێرەیە تاکو ئێستا کە من دەستکاری هێلانەکەم نەکرد و دڵیشم نایە دەستی لێ بدەم یانە موشتری هاتووە بۆ بە سەدان جار مشتری هاتیە ئەمە نەمفرۆشتیە هەتا ئێستا جاری دووەم 2 فەرخی هەلینا ئەو بوونە کوختی گەورە بوونا دویت کە شێل ئێستاکەەوە شێلکەی کردیە پێویستە کەس دەستکاری یعنی باڵندەی نەکاتن باڵندە شتێکی هەم سروشتی جوانە هەمیش لەلایەن خوای گەورەوە دروستکرای پێویستە ئێمە بیپارێزین لەوەی سروشتەکەشمان جوان کاتن و کارانەیە کە لەلایەن خوای گەورە دروستکراوە بیپارێزین.